بەنا شاسوار بابێ پێشەم خەڵکەکەوێ کاک شاسوار وەڵڵاهی هەتاکو یەکسی لە حەمەنێ تا بادینا نەڕۆم ها لەسەری ڕەش و بێ خاڵی شاتم نەکەی کاکە گیان کەی وابێ میلەت مرد لە برسانە کاک شاسوار بێتە پێشەم خەڵکەکەوێ ئەمی خەڵک دوایەکەوێ میلەت مرد لە برسانە میلەت قوڕی کرا بەسەرە حەبنیە لە خستخانەکانە دەرمان نییە ئەو نییە کارەبا نییە ژیان نییە بۆ ئەلەم خەڵکەیەکەن عیبە زۆر عیبە ئەو کۆیلانە پێشی خەڵکیان لەکوێ هاتوویتەوە بۆ لەکوێ بووی دەرونیەکەوە وەرە لەگەڵم چیان پێ دەرونیەکەی وەراوەتە کارمەندی قەسەخانەم کاکە گیان خەڵک مرد لە برسانە مەسعود بەرزانی لە سەری ڕەشی لە قورنێ ڕەبی بۆ خاتری ئەو قورعانەی عالەمی نەفی کرد 100 ساڵ شەڕی ئێنار و عێراق بوو یەک کەس وەگەمەی پێ نەکردین ڕۆم و عەجەم و فارس وەگەمەی نەکرد کاکە گیان میلەت مرد لە برسان ئەم هەموو پیاوە غیرەتی نییە پێت پێشکەوە بڕۆین با بڕۆین ئێن ئارتی و کاک شاسوار سەری خەسخانەی دەرونیەکەی کە خەڵک بە زنجیر بەسراوەتەوە نەقلی حەپیپیان بیکڕێ ئەگریەت لە تاوانە ژیان نەماوە ئیدارە نەماوە ئاو نییە کارەبا نییە ژیان نەماوە ئەچیتە هەر شوێنەوە ئەگەر بچیتە چڵ لە ئاسمانی جیرکەی ژیانە نەماوە خۆشەکان دەرمانیان پێ نادرێت دەرمانی چی ژیانی چی وەرە سەیریکەوە هەرەسیە نەهاتە خوارێ ها کاکە گیان ژیانکەی وابێ وەرن شەرت بێ بە شەرتی و خوای چوار پیاوم لەگەڵ بێ سیلاحم پێوێ ژن نەبم لەسەری ڕەشم تون نەکردن کورە عیبە کورە ژیان نەما کورە ئیدار هەر حیا نەما حیا والله حیا نەماوە والله ناموز نەما والله شەکە موچە دووەرنەگرێت چە نازان مجابێت لە بیرمێت موچەی چی براکەم موچەی چی موچە هەیە موچە باسی موچاکەی ئەی مناڵ کاسبینە ئەی مناڵ مەکتەبی نەما ئەی مناڵ ژیانی نەما ئەی مناڵ دوکانی نەما ئارد نەما ڕۆن نەما ژیان نەما یعنی ئەمانە ئاگان لەم خەڵکەینە ئاواکەن ها ئەی ئەمە چێیکە ها ئێمە بە قەمسەڵی چڵکن بۆمان ئەشتن و لە شاخەوانێ و پێماگەیان و بە پاڵێ پێڵاوی تورکی و بەینەوە هێنامانە سەر جادە و ئاوا باجی میلەتەکەیان کورە تۆ کاک شاسوارم بۆ بێنە وڵڵا یەکێکیان من و خوێنی خۆم بۆ میلەتەیە ڕێژم بابی ڕێژم ئەگەر شاسواریش بە ڕاستیەتی دەبابێتە پێشێ با بڕۆین کاکە جان چی بکەین ها کاکە جان ئایکوا مەلا عەلی نازان کوێ ڕیشی ئەو نەهێشتوتەوە ئەگەر ناوی کەس نێنی بەس دەمەوێت لەسەر داواکاریەکانی خۆت قسە بکەیت داواکاری قوربانە بم دەست وەرە بۆ وەرە بۆ خستخانەی دەرونیەکەی کەی ئەوە ژیانە و عالەمێتیا نە دەرونی دەرمان ماوە نە عیلاج ماوە نە ژیان ماوە نازانی نە فەحز ماوە تا ئێستا فەحسێک ئینمان نییە ئەم شتە چی پێڵێن ئیشەکرەکە بیکەی لەوەیە تەختیکەکەی دڵمان نییە